سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی پەنجایم، کاپتا لە شاری غەزە. هاوکات لەگەڵەوەی لەگەڵ پیاوە کوێرەکەدا گفتوگۆم دەکرد، ئەژنۆکانم لە خۆشیدا دەلەرزی و دڵە کوتە گرتبوومی، چونکە لەو باوەڕەدا بووم کە دەزانم ئەو بەندەیە کە بە زمانە نەرم و شیرینەکەی خۆی زیندانبانەکەی فریوداوە کێیە. با پێکەنینەوە بە زیندانبانەکەم وت، ئەم بەندە فێڵباز و ساختە چییە؟ دەبێ سزا بدرێت و من بەرە لای ئەو با بزانم کێیە. بەڵام وای بە حاڵی تۆ ئەگەر ئەوت ئازاد کردبێ یان لە برساندا کوشت بێتێت. پیاوە پیرەکە لە کاتێکدا کە خۆی بە ئامون دەستپارد و دەیناڵاند، مەشغەڵەکەی گرتە دەست بۆ ئەوەی چاوەکانی من زیندانەکە ببینێ، چونکە خۆی چاوی نەی دەبینی. لە دوای چوونە ژوورەوە بۆ ناو بەندینخانەکە، لە بۆن و بۆگەنی ئەوێ هەروەها بینینی ئێسک و پرووسکی مردوەکان کاندێکیان هێشتا هەر زنجیریان پێوە بوو. سرم سوڕما و هەراسان بووم. پیاوەکە منی بردە جێگەیەک و بەردێکی جوڵاند و کونێک دەرکەوت. پاشان بەردێکی تری هەڵگرت و کونەکە گەورەتر بوو. لە دوای هەڵگرتنی چەندین بەردیتر بۆم دەرکەوت کە ئەوێ خانەکەیە کە زیندانبانەکە بۆ ئەوەی لە دیدی سەربازەکانی بشارێتەوە ئەو کە لەبەرەی بەبەرد هەڵچنیوە. بەڵام خانەکە هەوای هەبوو، ڕوانیم کە لە دەرەوە ڕووناکی لێدا. پیرەمێردێکی جلشڕ و بە زنجیر بەسترا و لەو خانەدا دانیشتە بوو. دەیڕوانی من و هەر کە منی ناسیەوە هاواری کرد، سینۆها گەورەی من، ئایا خۆتی یان چاوەکانی من هەڵە دەکەن؟ پیرۆز بێ ئەمڕۆ کە تۆی هێنایە ئێرە. بەڵام زوو گۆزەیەک شەرابم بۆ بهێنا، چونکە لەو ڕۆژەوەی کە لێرەدا بەند کراوم شەرابم نەنۆشیوەتەوە. بە بەندەکانی خۆت بڵێ کە من بشۆن و ڕۆنی بۆن خۆش لا لەشم بدەن، چونکە من لەگەڵ خۆشگوزەرانیدا ڕاهاتووم. بەردەکانی ئەم بەندینخانەیە پێستی لەشم و لەگەنی پشتم بریندار دەکەن. پێستی لەش و لەگەنی پشتمی بریندار کردووە. لە دوای ئەوەی کە منیان ششت و بەرامیان لێدام، کراسی گرانبەهام لەبەر کرد. ئەگەر تۆ بڵێی کە چەند دانە لە کچە گەنجەکانی پەرزگەی عاشتار بهێنە ژوورەکەمەوە، من سەرزەنشتت ناکەم. من دەستم بە پشتی داهێنا و وتم کاپتا لە دیتنت زۆر خۆشحاڵم. کاتێک کە لە تەبەز بووم بە منیان وت کە تۆ کوژراوی، بەڵام من دەمزانی کە ئەم قسەیە ڕاست نییە، چونکە تۆ کەسێکی کارگیز نامری و بەڵگەش ئەوەیە کە لەم زیندانەدا هەمویان مردوون، تەنها یەک کە زیندوو ماوەتەوە، ئەویش تۆیت. لە کاتێکدا کە لەوانەیە لەناو ئەو کەسانەی کە لێرەدا بەند بوون کەسانێک هەبوو بێ کە لە تۆ زیاتر لە لای خواکان پلە و پایە و ڕێزیان هەبووە، بەڵام خواکان نەیانتوانیوە لە مردن ڕزگاری بکەن. تۆ بە توانای زوبان و فێڵبازیتەوە درێژەت بە ژیانت داوە، تەنها لەڕ بوویتە سکە قەڵەوەکەت دابەزیوە، وەکو پێست بەسەر قاچەکانتە شۆڕ بۆتەوە. لەگەڵەوەشدا من لەوەی کە بە زیندوی دەتبینم خۆشحاڵم. کاپتا وتی، سینۆها گەورەی من، تۆ هێشتا هەرە و پیاوەی کاتێکە من بەندە بووم تۆم ناسیوە، بەڵام لەبارەی خواکانەوە قسەم لەگەڵدا مەکە، چونکە کاتێکە من گرفتاری بەدبەختی بووم هاوارم بۆ هەموو خواکان، تەنانەت خواکانی بابل و هاتیش بردو، هیچ کامێکیان
بەهانامەوە نەهاتن و منیان ڕزگار نەکرد. من بۆ ئەوەی زیندوو بمێنم ناچار بووم هەژار بکەومەوە، چونکە ئەم زیندانبانە لە بری هەر ژەمێنان کە ئەیدایە من بەقەدەر دەرامەتی ساڵانەی شارێکی بچووک زێڕی لێمەویست. فەرمانڕەوای ئەم شارە پیاوێکە شێتە کە لە هیچ وتەیەکی ژیرانە تێناگا. بە جۆرێک منی ئەشکەنجەدا کە من وەکو گایەک کە بە زیندوی کەوڵی بکەن دەم نەڕاند کەچی کاری لەو نەدەکرد. بەڵام گەورم بڵێ ئەم زنجیرانم لێ بکەنەوە، لەم بەندینخانەیە ڕزگارم بکە و ئێستا کە تۆ هاتوویت توانای ئەوەم نییە یەک ساتیش لێرەدا بمێنمەوە. من یەکسەر وتم زنجیرەکەی بکەرەوە، پاشان کاپتا لەبەر ئەوەی لاباز بوو نەیدەتوانی بەباشی بەڕێدا بڕوا. باوکاری بەندەکانم بردمانە ژوورەکەی خۆم و بە بەندەکانم وت کە بیشۆن و قژ و سەر و ڕیشی کورتکەنەوە. کراسێکی کەتانم لەبەر کرد و ملوانکەیەکی زێڕیشم کرد بە ملیەوە. دەستبەندێکم لە دەستی کرد بۆ ئەوەی خەڵکی بزانن کە پیاوێکی بەڕێزە. لەو کاتەی کە بەندەکان خەریکی شۆردن و کراس لەبەرکردنی ئەو بوون، کاپتا بەبێ وەستان دەمی دەژوڵاند و خواردنی دەخوارد هەتا هاتەوە سەرخۆی. بەڵام لە پشت دەرگاکەوە دەنگی ناڵە و گریانی زیندانبانەکە دەهاتە گوێ و داوای 2 ملیۆن و 360,000 دەین زێڕەکەی خۆی دەکرد و ئەو ئامادە نەبوو کە تەنانەت 1 دەین کەمتر وەربگرێ. ئەو دەیوت بۆ پەیداکردنی ئازوقا هەموو ڕۆژێ گیانی خۆم دەخستە مەترسیەوە بۆ ئەوەی ئەو نەمرێ و لەبەر ئەوە ناتوانم 1 دەینیش خاتری بگرم. بە کاپتان وت کە 2 هەفتەیە هورم هەب هاتۆتە ئەم شارەوە و ئەم پیاوە تەڵەکە باز و بەرچاوتەنگا تۆی ئاگادار نەکردۆتەوە کە ئەو لێرەیە، لەبەر ئەوەی کە مامەڵەکەت لەگەڵ ئەودا تەنها ئەو ڕۆژە دەگرێتەوە کە هورم هەب بگاتە ئەم شارە و ڕۆژێکیش لە دوای بەندکردنت هورم هەب گەیشتۆتە ئێرە، کەواتە تۆ تەنها نرخی 1 ڕۆژ خواردن قەرزاری، ئەویش بە نرخی ئازوقەی ئەو کاتە. لەبەر ئەوە کە ئەم پیاوە زۆر فێڵبازە من فەرمانەدەم کە قامچی لێ بدەن. بە هورم هەب دەڵێم کە فەرمان بدا سەری لە لەشی جا بکەنەوە، چونکە ئەم پیاوە لە هەموو کاتی گەمارۆدانەکەدا خواردنی بەندەکانی دزیوە و نەیداوە پێیان و لە مردنی هەموو ئەو بەندانەش بەرپرسیارە کە لە زینداندا لە برسا مردوون. بەڵام کاپتا ڕەخنەی گرت و وتی ئەم کارە مەکە، چونکە من پیاوێکم حەز دەکەم بە دروستی مامەڵە بکەم و بەڵێنەکەم ببەمە سەر. ڕاستیەکەی دەبوایە ئازوقەکەم لە ئەو بەهەرزانتر بکڕیایە، بەڵام کاتێ کە بۆنینان گەیشتە لوتم ئیتر ئەوەندە تا مەزرۆ دەبووم کارچێکی بووتایە قبوڵم دەکرد. من ئەم وتەیەم زۆر پێسەیر بوو. وتم کاپتا وتەکانی تۆ منی تووشی سەرسۆرمان کردووە، ئایا تۆ بەڕاستی کاپتایت؟ ئەمە یەکەم جارە من ئەم وتەیە لە دەمی تۆ دەبیستم. تۆ لە ڕابردوو پیاوێک بووی کە چاوپۆشتیت لە یەک حەڵقەی مسیژ نەدەکرد و نەدەهێشت کا خەڵکی بەقەدەر کەرتە مسێکیش فێڵت لێ بکەن. تۆ باش دەزانی کە ئەم پیاوە تۆی هەڵخەڵەتاندووە و درۆی لەگەڵ کردووی و کاتێک هورم هەب هاتۆتە ئەم شارەوە پێی نەوتووی کە هورم هەب لێرەیە. بەم پێیە جێی سەرسۆڵمانێکی زۆرە کە تۆ لەگەڵ ئەوەشدا کە دەزانی فریوت خواردووە ئامادەی قەرزەکەی بدەیتەوە.
لەو باوەڕەدام کە تایبەتمەندی ئەم شارە ئەوەیە کە هەر کەسێ هاتە ناو شوورەی غەزەوە وەکو سەرەگا شێر دەبێ و تەنانەت پیاوێکی وەکو کاپتا تووشی شێتی دەبێت و بیر لەوە ناکاتەوە کە چۆن 2 ملیۆن و 360 دەین زێڕ بداتە ئەم پیاوە، چونکە کاپتا من دەزانم کە لە دوای دەناوچوونی ئاتون تۆژ وەکو من کەم دەرامەت بوویتە، بەڵام کاپتا کە بەهۆی خواردنەوەی شەرابەوە مەز ببوو وتی من پیاوێکی سەرڕاستم و بەڵێنەکەی خۆم دەبەمە سەر و قەرزەکەی دەدەمەوە، بەڵام داوای کاتی لێ دەکەم کە بەرە بیدەمەوە. هەروەها من بۆم دەرکەوت کە ئەم پیاوە ئەوەندە نەفامە ئەگەر من دەدەین و بگرە 2 دەینیشی زێر لە تەرازویەکدا بکێشم بیدەمێ و پێی بڵێم کە ئەمە 2 ملیۆن و 360 دەین زێرە، ئەو ڕازی دەبێت و وا دەزانێ حسابەکەمان پاک لە پاک بۆتەوە، چونکە ئەو لە هەموو تەمەنیدا تەنانەت 1 دەین زێڕیشی نەدیوە، بەڵام سینۆها وەکو تۆوت هێت. من ئەمڕۆ پیاوێکی نەدارم و شۆڕسی تەبەز منی هەژار کرد. کاتێک کە لە تەبەزدا جەنگ دەستی پێکرد نازانم بەندە و کرێکارەکانی سەر بە ئاتون بوون لەکوێوە زانیان کە من سەر و پەیوەندیم لەگەڵ ئاموندا هەیە، بە ئەوانیان وتبوو کە من بەندە و کرێکارەکانم بە ئامون فرۆشتووە و ئەوان ڕژانە مەیخانەکەوە و ویستیان بمکوژن. منیش بۆ پاراستنی گیانی خۆم هەڵاتم و لە تەبەسەوە بەرەو مەمفیس ڕۆیشتم. لە دوای ئەوەی کە زانیم هورمهەب نیازی سووریای هەیە لەم وڵاتەدا هاتمە لای ئەو. لێرەدا من توانیم خزمەتێکی گەورە بە هورمهەب بکەم، لەوانە توانیم کە ئالیک بفرۆشمە سوپای هاتی و ئەوەی کە من فرۆشتمە ئەو سوپایە بووە هۆی مردنی ئەسپەکانیان و بەهۆی ئەم کارەوە هورمهەب 9 ملیۆن دەین قەرزاری منە. هەروەها من گیانی خۆشم خستە مەترسیەوە لە ڕێگەی دەریاوە خۆم گەیاندە بەندەری غەزە، بەڵام فەرمانڕەوای ئەم شارە کە زۆر شێتە لە دوای هاتنم بۆ ئێرە منی دەستگیر کرد و بە تاوانی ئەوەی کاسی خوڕی سووریام ئەشکەنجەی دام و پاشانیش منی خستە بەندیخانەوە. و ئەگەر ئەم دەرگاوانە بە فریام نەکەوتایە من لە زینداندا لە تاو ئازار و برسێتی دەمردم. اینجا من زانیم کە کاپتا لە سووریادا سیخوڕی هورمهەب واتە سەرۆکی سیخوڕەکانی ئەو بووە. هەروەها زانیم کە بۆچی ئەو جاسووسە کە من لە بیابانی سینادا بینیم کاتێ هاتە لای هورمهەب چاوێکی لێک نابوو، دەیویست نیشانی بدا کە لەلایەن پیاوێکی یەکچاوەوە واتا لەلایەن کاپتاوە هاتۆتە لای ئەو. من زانیم کە کاپتا بە فرۆشتنی ئالیکی زەهرابی بە سوپای هاتی توانی بووی کە گالیسکەکانی ئەو هێزە لە کار بخات و ڕێگەی غەزە بۆ سوپاکەی هورمهەب پاک بکاتەوە. هورمهەبیش لە کاپتا باشتری بۆ ئەم کارە بەدەست نەکەوتە بوو کە لە سووریادا سیخوڕی بۆ بکات، چونکە هیچ کەسێ وەکو ئەو لەگەڵ بارودۆخی سووریادا ئاشنا نەبوو بەقەدەر ئەو فروفێڵی بەکار نەدەهێنا. لەگەڵەوەشدا من لەبەر ئەوەی کە دەمزانی هورمهەب پیاوێک نییە کە قەرز بداتەوە وتم کاپتا گریمان کە تۆ دە ئەوەندەی ئەم پارەی کە دەیڵێی هورمهەب زێڕت قەرزار بێ، تۆ ئەگەر بەردێک بگوشی لەوانەیە زێڕێکی لێوە دەست بهێنی، بەڵام هورمهەب بایی دەنکە گەنمە شامیەک زێڕت ناداتێ. ئەم پیاوە هەرگیز قەرزی کەسی نەداوەتەوە. کاپتاوتی من دەزانم کە هورمهەب لە سەرەگای فەرمانڕەوای غەزە کە من ئەوم لە مەرگ و برسێتی ڕزگار کرد سپڵەترە. من بەسەر سۆرمانەوە وتم ئایا تۆ ئەوت لە برسێتی ڕزگار کرد؟ کاپتاوتی بەڵێ. کاتێک کە غەزە لەلایەن هاتیەوە ئابڵوقەدرا بوو من گۆزەی
پڕ لە مارم فرۆشتە سوپای هاتی. ئەوان لە سەرەتادا باوەڕیان نەدەکرد کە گۆزەکان ماری تێدایە و من یەکێک لەوانم کردەوە و مارەکان لە گۆزەکە هاتنە دەرەوە و بە 3 سەربازی هاتیانەوەدا. اینجا ئەوان نەیانوێرە گۆزەکانی تر بکەنەوە و بە خەیاڵی ئەوەی کە ئەو گۆزانە پڕە لە ئەژدیها و ماری ژەهراوی گۆزەکانیان فڕێدەدایە ناو شوورەی شارەکە. لە کاتێکدا کە من ئەو گۆزانم پڕ کردبوو لە گەنم و لە ڕۆژەکانی کۆتایی گێمارۆدانەکەدا، ئەو گەنمە فەرمانڕەوای غەزە و سەربازەکانی ئەوی لە مەرگ ڕزگار کرد. بەڵام لەبارەی هورمهەبەوە وەکو باسم کرد دەزانم کە ئەو لە فەرمانڕەواکەی ئێرە پێنەزانترە و یەک دەین زێریشم ناداتێ. بەڵام من داوای ئەوەی لێ دەکەم کە مافی تایبەتکردنی فرۆشتنی کەلوپەلەکانی خۆی لە سووریادا بداتە من، هەروەها مافی بەندەری هەر یەک لەو بەندەرانەی کە لە سووریا دەیکاتەوە بداتە من. وتم کاپتا ئایا تۆ دەتەوێ کە لە هەموو تەمەنتدا کار بکەی و قەرزی ئەم زیندانبانە بدەیتەوە؟ کاپتا پێکەنی وتی من بۆ دانەوەی قەرزی ئەم پیاوە 2 ڕێگەم داناوە. یەکیان ئەوەیە کە بڕێ زێڕی بدەمێ و بڵێم ئەوەی کە دەتەوێ دەکاتە ئەوەندە و ئەو لەبەر ئەوەی کارگی زێڕی نەبینیوە لەوانەیە ڕازی بێ. هەروە بەڵێنم داوەتێ کە بەهۆی تۆوە کە پزیشکێکی گەورەیت بینایی چاوەکانی بۆ بگەڕێنمەوە لە دوای ئەوەی کە چاک بۆوە زارزارێنی لەگەڵدا دەکەم و لەسەر ئەو زێڕەی کە پێی قەرزدارم گرەوی لەگەڵدا دەکەم. لەبەر ئەوەی کە لە یاری زار هەڵداندا ئەوەندە شارەزاییم هەیە کە بتوانم بە هەر جۆرێک کە بمەوێ زارم بۆ بێ هەرچێکی پێ قەرزدار بم دەتوانم بیدەمەوە. پاشان زیندانبانەکەمان بان کردە ژوورەوە کە هەر لە پشت دەرگاکەدا دەگریا و کاپتا لەگەڵیدا دووە و ئەویش ڕازی بوو بۆ وەرگرتنەوەی قەرزەکەی ماوەیەک مۆڵەت بداتە کاپتا. پاشان سەیری چاوی پیرەمێردەکەم کرد بۆم دەرکەوت کە نابیناییەکەی بەهۆی نەخۆشیەکی چاوەوەیە کە کاتی خۆی چارەسەری نەکردووە، بەڵام بەهۆی دەرزیەوە و بەو شێوەیەی کە لە وڵاتی میتانی بینی بووم دەمتوانی بیناییەکەی بۆ سەردەمێکی کاتی بۆ بگەڕێنمەوە. چونکە کاتێک کە چاو بەهۆی دەرزیەوە نەشتەرگەری دەکرێ ئەگەرچی بیناییەکەی دەگەڕێتەوە، بەڵام لە دواییدا چاوی ئەو کەسەی کە نەشتەرگەری کراوە وای لێدێ کە ناتوانی دیسان نەشتەرگەری بکەیتەوە. ڕۆژی دوایی کاپتام لە دوای پشودان و هاتنە سەرخۆ بردە لای هورمهەب. هورمهەب لە دیدنی کاپتا ئەوەندە خۆشحاڵ بوو کە ئەوی لە باوەش گرت و ماچی کرد و وتی کاپتا تۆ ئەمڕۆ یەکێکی لە قارەمانە گەورەکانی میسر و گەلی میسر هەرگیز خزمەت و سەروەری تۆ لە یاد ناکا. بەڵام کاپتا کەوتە گریان و وتی ئەی هورمهەب هەموو ئەو سەروەریانەی کە گەلی میسر دەیەوێت بیداتە من بۆ من نە دەنکە گەنمێک دەکات و نەکەرتە زێڕێ. ئەی هورمهەب ڕێزگرتن و شانازی شتێکە وەکو یارمەتی و هاوکاری خواکان کە بەقەدەر حەڵقەی مسێک بایەخی نییە و من نەخوازیاری قەدرزانینی تۆم و نە ئەو سەروەریەشم دەوێ کە گەلی میسر دەیداتە من زێڕم دەوێ، چونکە بۆ خزمەتکردن بە تۆ من خەرجێکی زۆرم کەوتۆتە ئەستۆ و ئەوەندە قەرزارم کە ناوێرم خۆم نیشانی خەڵکی بدەم. تۆ دەبێ زێڕم بدەیتێ بۆ ئەوەی بتوانم قەرزی خەڵکی بدەمەوە.
هورم هەب لۆس کەوتە نێو چاوانیەوە و بە تووڕەییەوە قامچیەکەی بە قاچی خۆی دادا و وتی کاپتا ئەوەی کە تۆ دەیڵێی لە گوێی مندا وەکو گیزە گیزی مێژوایە دەمت بەهۆی ئەم وتانەوە پیس بووە تۆ دەزانی کە من هێشتا دەستکەوتی جەنگیم بەدەست نەهێناوە کە زێڕت بدەمێ ئەگەر ڕۆژێکیش لە شەڕدا شتێکمان دەست بکەوێ دەبێ زێڕەکەی لە جەنگی دژی هاتیدا خەرج بکەین بەڵام لەبەر ئەوەی کا دەڵێی لە ترسی خاوەن قەرزەکان ناتوانم خۆم نیشانی خەڵکی بدەم هەمویانم پێ نیشان بدا بۆ ئەوەی بە تاوانی سیخوڕی و خیانەت هەر هەمویان هەڵواسم و تۆ هیچکە قەرزداری کەس نەبی کاپتاوتی من حەز ناکەم خاوەن قەرزەکانی من هەڵبواسی چونکە ئەگەر ئەوان بکوژێن من متمانم لە سووریا و لە میسردا نامێنێ و هیچ سەوداگەرێ مامەڵە لەگەڵ مندا ناکە و هیچم پێ نافرۆشن و هیچیشم لێ ناکردنەوە هورم هەب کە دەیویست سەر بخاتە سەر کاپتا وتی کاپتا من حەز دەکەم بزانم کە چۆن بوو سەرەگا تۆی بە تاوانی ئەوەی کە سیخۆڕی سووریای خستە بەندین خانەوە و ئەشکەنجەی کردی چونکە فەرماندەی غەزا ئەگەر چی پیاوێکی شێتا بەڵام سەربازێکی باش و زیرەکە و لە کاروباری پەیوەست بە سەربازیەوە هەڵە ناکە هەرچۆنێک بێ خۆیەکە بووە کە بەرامبەر بە تۆ بەدگومان بووە کاپتا کاتێک کە ئەم وتەی بیست وەکو ئەوەی کە سەر لە نوێ ئەشکەنجەی بدەنەوە ناڵاندی و یەخەی کراسەکەی دادڕی لەبەر ئەوەی کە دەیزانی کە زیانی لێ ناکەوێ چونکە من ئەو کراسەم دابوو پێی وتی هورم هەب تۆ ئێستا بە منت وت گەلی میسر قەرزداری تۆن من بوومەتە خاوەنی سەروەریەکی نەمر کەواتە چۆن پیاوێک کە چەند ساتێ لەمەوبەر ئەوەندە بە گەورە دەزانی ئێستا بەسی خۆڕناوی دەبەی ئایا خزمەتەکانی منت بەرامبەر بە سوپاکەی میسر فرامۆش کردووە ئایا من نەبووم کە ئالیکی زەهراویم دەرخواردی ئەسپەکانی هاتیدا و بووە هۆی مردنیان و گالیسکەکانی ئەوانم لە کار خست ئایا من نەبووم کە بەرەو پیری مەترسی مردن بوومەوە و لەناو گۆزەکاندا گەنمم گەیاندە غەزا ئەگەر ئەو گەنمە نەدەگەیشتە غەزا بەرگری کارانی ئەم شارە لە برساندا دەمردن و تۆش نەدەتوانی بێتە ناو ئەم شارەوە ئایا من نەبووم کە بەبەخشینی زێڕوزی و پیاوانی لێهاتوون خستە کار بۆ ئەوەی لە وەزعی سوپای هاتی لە بیاباندا ئاگادارت بکەنەوە و مەشک ئاوەکانی سوپای هاتی بدڕێنن بۆ ئەوەی ئەسپەکان و سەرنشینەکانی گالیسکەکانی ئەو سوپایە تینوو بمێننەوە و لە پێ بکەون من هەمووم کارانم بۆ خزمەتکردن بە تۆ میسر کردووە لە کاتێکدا کە من دەمزانی تۆ یەکسەر پاداشتەکەم نادەیتەوە لەگەڵەوەشدا خەڵکی پاداشتیان لە من دەویست ئامادە نەبوون کە بە خۆڕایی خزمەتت بکەن تۆ دەزانی کە بەهۆی ڕووداوەکانی تەبەسەوە من دار و نەداری خۆم لەدەستداوە و هەژار کەوتومەتەوە هیچم نەبوو کە کارەکانی پێڕاپەڕێنم ناچار بووم هەندێک کار بۆ هاتی و پاشای ئازیرۆ بکەم بۆ ئەوەی زێڕیان لێ بسێنم یان بە ئامرازی ترەوە هاوکاری ئەوان بۆ خۆم ڕابکێشم بۆ ئەوەی تۆ سەر بکەوی ئەو خزمەت گوزاریانی کە من پێشکەشی هاتی و پاشای ئامورۆم کرد بە شێوەیەک بوو کە زیانی بۆ تۆ نەبوو بەڵام کارەکانی منی ئاسان دەکرد من لەو باوەڕەدا بووم کە پیاوی ژیر دەبێت چەند تیرێکی لە تیردانەکەیدا هەبێ ئەگەر هەندێکیان نیشانەکەی نەپێکا بتوانێ سوود لەوانی تر وەربگرێ بۆیە لەوحەیەکی گڵینم لە ئازیرۆی پاشای سووریا سەند بۆ ئەوەی ئەگەر سوپای سووریا ڕێگەیان پێگرتم بتوانم بەو لەوحەیە خۆم قوتار بکەم لە دوای ئەوەی کە ئەسپەکانی سوپای هاتی بەهۆی ئالیکی زەهراویەوە مردن ئەفسەرەکانی هاتی بەرامبەر بە من بەدگومان بوون من کە گیانی خۆم لە مەترسیدا دەبینی خۆم لە ڕێگەی دەریاوە گەیاندە غەزا چونکە وام دەزانی کە فەرماندەی غەزا ئەگەریش ڕێزم لێ نەگرێ بەرامبەر بە پیاوێک کە خزمەتێکی زۆری بە میسر کردووە هەر نەبێ
بەدڕەفتاری ناکا. بەڵام لەبەر ئەوەی کەشێتە هەر کە منی لە کراسی سەریانی دابینی گومانی خراپی لێکردم و پاشان منی پشکنی و لەوحەکەی ئازیرۆی دۆزیەوە و هەرچەند بۆمشی کردەوە و نیشانەکانی نێوان خۆم و تۆم پێوت ئەو ئامادە نەبوو بیسەلمێنێ کە خزمەتکاری تۆ و سوپای میسرم. بە جۆرێک ئەشکەنجەی کردم کە وەکو گادەم نەڕاند لەبەر ئەوەی کە زانیم بەتەمایە کەرکەرتم بکە ناچارم دانم بەوەدانا کە جاسووسی ئازیرۆم. هورومهەب پێکەنی وتی کاپتا لەبەر ئەوەی کە تۆ لە ڕێگەی میسر و سوپاکەدا زەحمەت و ڕەنجێکی زۆرت کێشاوە پاداشتی معنەوی تۆ زیاترە، بەڵام باسی زێڕ و پارە مەکە چونکە خۆت باش دەزانی کە ئەگەر داوای زێڕ لە من بکەی ئەوە تۆڕەم دەکەی. بەڵام کاپتا لە دوای ئەم ملنەدانە ئاشکرایە کۆڵی نەدا و ئەوەندە گریا و وازی کرد و پەیداگرت کە هەتا مافی تایبەتی کڕین و فرۆشتنی هەموو دەستکەوتەکانی جەنگ و سەربازەکانی لە هورومهەب وەرگرت. بەپێی ئەم مافە کاپتا مافی ئەوەی پێدرا کە هەموو دەستکەوتە جەنگیەکان لە هورومهەب و سەربازەکانی بکڕێتەوە، لەبری ئەوە ئازوقە و ئامرازەکانی ڕابواردن بفرۆشێتە ئەوان. هەروەها ڕێککەوتن لەسەر ئەو کەلوپەرە کڕدراوە بە هەر کەسێک بە هەر جۆرێک کە دەیەوێ دەتوانێ بیفرۆشێ. بەپێی ئەم تایبەتمەندیە مافی کڕین و فرۆشتنی دەستکەوتەکانی کە لە دەشتی ئێسکەکان بە نسیبی هورومهەب و سەربازەکانی بووبوو درایە کاپتا و من زانیم کە ئەم تایبەتکاریە بەسە بۆ دەوڵەمەندکردنی کاپتا. لە هەمان کاتدا کە کاپتا ئەم مافەی لە هورومهەب دەسەند کۆمەڵێ لە مامەڵەچیەکانی سووریا و میسر هاتبوونە غەزا بۆ ئەوەی دەستکەوتی سەربازەکان بکڕنەوە. بەڵام لەبەر ئەوەی کە مافی کڕین و فرۆشتنەکە بە کاپتا درابوو نەیان دەتوانی کە بەبێ ڕەزامەندی کاپتا تەنانەت ئەو دەستکەوتانەش لە غەزە ببەنە دەرەوە کە پێشتر کڕی بوویانن مەگەر ئەوەی کە باجیان بدایەتە کاپتا. هورومهەب لە دوای ئەوەی کە لە غەزەدا فریاگوزاریەکەی میسری خستە سەر سوپاکەی خۆی هەرچیەک ئەسپی سووریای باشوور هەبوو هەمووی کۆ کردەوە و سەربازەکان و گالیسکەکانی ناچار کرد کە ڕاهێنان بکەن و ویستی هێرش بکاتە سەر ژوپێ کە یەکێک بوو لە بەندەرە گەورەکانی سووریا. بەڵام بەر لە هێرشەکە بانگەوازێکی بەهۆی سیخوڕەکانەوە بۆ ئەو بەندەرە نارد کە لە هەموو شارەکانی سووریادا گەیشتە گوێی خەڵکی. ئەم بانگەوازەی هورومهەب بە دانیشتوانی شارەکانی سووریای ڕاگەیاند کە من بۆ ئەوە نەهاتووم ئەو وڵاتە داگیر بکەم، بەڵکو بۆ ئەوە هاتووم کە شارەکانی سووریا ڕزگار بکەم و خەڵکی شارەکان دەبێ من بە ڕزگارکەری خۆیان بزانن. دەبێ ئەوە بڵێم کە لە ڕابردوودا بەر لەوەی سووریا لە ژێردەستی میسردا بێتە دەرەوە و بکەوێتە ژێردەستی ئازیرۆ و هاتی هەر یەکێک لە شارەکانی سووریا خاوەنی سربەخۆی خۆی بووە. لە هەر شارێکدا پاشایەک فەرمانڕەوایی دەکرد. دانیشتوانی ئەم شارانە لەبەر ئەوەی کە بە ئازادی دەژیان و بازرگانیان دەکرد دەوڵەمەند بوون. بەڵام لە دوای ئەوەی کە ئازیرۆ هاتە سەرتەخت ڕێوڕەسمی کۆنی هەڵوەشاندەوە و سربەخۆیی شارەکانی لەناو برد و پاشاکانی ئەو شارانەی دەربەدەر کرد و سەرانەیەکی زۆری لە هەر یەکە لەو شارانە دەسەند. ئازیرۆ لەبەر ئەوەی چاوچنۆک بوو ئەو شارانەی بەهاتی فرۆشت و هاتیش بە دڵڕەقی و چاوبرسێتێکی تایبەت بەخۆیەوە بە جۆرێک دانیشتوانی شارەکانیان تەنگەتاو دەکرد کە ئەوان هەرگیز سەردەمی فەرمانڕەوایەتی هاتی فەرامۆش ناکەن. هورومهەب کە دەیزانی خەڵکی سووریا لەستەمی هاتی بێزار بوون لە ڕاگەیانەکەی خۆیدا وتی من هورومهەپی کوڕی شاهێنم، هەموو شار و گوند و ئاوادانیەک لە بەندەیی و کۆیلایەتی ڕزگار دەکەم. جەخت لەسەر ئەوە دەکەمەوە کار یەکێک لە شارەکانی سووریا لەمە بەدووە وەکو جاران ئازاد و سربەخۆ بن و ئەو پاشایانەی کە بەر لە دەسەڵاتی ئازیرۆ و هاتی
لەم شارانەدا پاشایەتیان دەکرد دیسانەوە دێنەوە سەرتەخت و سەردەمی بەختیاری و گەشەی شار و شارۆچکەکان و گوندەکانی سووریا دووبارە دەبێتەوە. هورمهەب لەو بانگەوازەدا داوای لە هەموو شارەکانی سووریا کرد کە لە دژی هاتی ڕاپەڕن و ئەوان دەربکەن و وتی هەر شارێک کە لە دژی هاتی شۆڕش بکە دەکەوێتە بەرەی پاڵپشتی منەوە. بەڵام ئەو شارانەی کە لە بەرامبەر سوپای میسردا بەرگری بکەن لە دوای سەرکەوتنی میسریەکان دەکەوێتە بەر تاڵانی و دانیشتوانی بەبەندەیی و کەنیزەیی دەفرۆشن شوورەی شارەکە دەڕوخێنن. بە زۆرێک لە دوای ئەوە هەرگیز ئەو شارە ئاوەدانی بەخۆیەوە نەبینێ. ڕاگەیاندنەکەی هورمهەب لە نێوان دانیشتوانی سووریا و هاتیدا ناکۆکێکی گەورەی دروست کرد و مەبەستی هورمهەبیش هەر ئەوە بوو. کاتێ سوپای هورمهەب بەرەو بەندەری ژوپێ کەوتەڕێ کاپتا لە غەزەدا مایەوە چونکە هێشتا دڵنیا نەبوو کە هورمهەب لە ژوپێدا سەر بکەوێ چونکە دەیزانی کە ئازیرۆ و هاتی لە سووریادا خەریکی کۆکردنەوەی سوپان. ڕوژووی سەرەگا لە دواییدا لەگەڵ کاپتادا ئاش بۆوە چونکە زانی کە ئەو جاسووسی ئازیرۆی پاشای سووریا نەبووە و خزمەتی بە میسر کردووە و جگە لەوەش کاپتا ئەوی لە دڵڕاوکەی 400 کورتانەکەی کە دیار نەبوو ڕزگار کرد و پێیوت کە کەس ئەو کورتانانەی نەدزیوە بەڵکو سەربازەکانی ئەو لە تاو برسێتی ئەو کورتانانەیان خواردبوو کە لە چەرم و پێستی مەڕ دروست کرابوو. سەرەگا لە دوای ئەوەی کە زانی کەس کورتانەکانی نەدزیوە سەربازەکانی خۆی ئەو کورتانانەیان خواردووە شێتیەکەی چاک بەوە و ئێمە دەست و قاچەکانمان کردەوە و ئازادمان کرد. دەبێ ئەوە بڵێم کە لە دوای ڕۆیشتنی هورمهەب و سوپاکەی من لە غەزەدا مامەوە بینیم کە چۆن چاوەکانی زیندانبانەکە بە شێوەیەکی کاتی چاک بووبەوە و بینایی هاتەوە. سەرەگا لە دوای ڕۆیشتنی هورمهەب دەروازەی شارەکەی داخست و وتی لەمە بەدووە ڕێگە نادەم هیچ سوپایەکی میسری بێتە نێو شارەوە ببێتە مای زەحمەتی من لەبەر ئەوەی کە فەرماندەی غەزە کارێکی نەبوو لەگەڵ کاپتادا کە ئێستا ببووە هاوڕێی دەینۆشیەوە و دەیڕوانیە یاری زار هەڵدانی کاپتا و زیندانبانە پیرەکە. کاپتا و ئەم پیرەمێردە لە بەیانیەوە هەتا ئێوارە دەیان خواردەوە و زاربازیان دەکرد و بەشەڕ دەهاتن چونکە زیندانبانەکە کاتێک کە دەیدۆڕاند تووڕە دەبوو هەوڵی دەدا کە لە گەمەی دووەمدا بڕی گرێوەکە کەم بکاتەوە. بەڵام کاپتا ناچاری دەکرد کە لەسەر کانزایەکی زۆرتر گرەو بکە. کاتێک کە هێزەکەی هورمهەب گەیشتە ژوپێ یاریەکەی کاپتا و زیندانبانەکەش زیادی کرد و من بیستم کە ئەوان جارێک لەسەر 150,000 دەین زێڕگرەویان کردبوو. کاتێک کە هورمهەب توانی قڵشێک لە شوورەی ژوپێ دروست بکە زیندانبانە پیرەکە نەکەر بڕی ئەو پارە قەرزەی دۆڕاند کە لە لای کاپتا بوو بەڵکو 200,000 دەینیش قەرزار بوو. بەڵام کاپتا پیاوەتی کرد و داوای ئەو زێڕەی لێ نەکرد بەڵکو چەند حەڵقە زێڕێکیشی دا پێی بە شێوەیە کاتێ من و کاپتا ویستمان لە غەزە
بەرەو ژوپێ بڕۆین. ئەو پیاوە پیرە لە پێزانینی ئەو چاکەیی کە کاپتا لەگەڵیدا کردبوو دەستی بە گریان کرد. من نازانم کە ئایا کاپتا بەزاری تەواو و ساغەوە یاری لەگەڵ ئەو پیرەمێردەدا کردووە یان بەزاری ساختەوە، بەڵام دەمزانی کە لە یاری زار هەڵداندا زۆر شارەزایە. لە دوای ئەوەی کە ئێمە لە غەزە ڕۆیشتین باسی ئەم یاری زار هەڵدانە کە چەندین هەفتەی خایەند دوو لایەنی ڕکەبەر لەسەر چەندین ملیۆن دەینزێر گرەویان کردووە لەسەر تاسەری سووریادا دەنگیدایەوە. زیندانبانە پیرەکە لە دوای ڕۆیشتنی ئێمە دیسانەوە کوێر بۆوە و بەو زێڕانەی کە لە کاپتای وەرگرتە بوو لە نزیک شوورەی شارەکە ژوورێکی بچکۆلەی دروست کرد و مایەوە و ژیانی لەو ژوورەدا بەسەر برد. لەبەرەوەی کە غەزە لە دوای ڕزگاربوون لە دەستهاتی گرنگی بازرگانی ڕابردووی بەدەستهێنایەوە، بازرگان و ڕێبوارێکی زۆر هاتنە ئەو شارە. هەر کەسێ کە لە دەرەوە یان لە ناوەوەی سووریا دەهاتە ئەو شارە دەیویست زیندانبانە پیر و کوێرەکە ببینێ و باسی قومارکردنە گەورەکەی ئەو کاپتا کە تا ئەو کاتە لە سووریا و میسردا بێ هاوتا بوو لە دەمی خۆیەوە ببیستێ و پیرەمێردەکە بە خۆشحاڵی و شانازیەوە هەموو وردەکاریەکانی گەمەکەی بۆ خەڵکەکە دەگێڕایەوە کە هێشتا هەر لە بیری مابوو. وە کاتێک کە دەگەیشتە ئەو جێگایی کە لە دەستێکدا بە 1000 هەڵدان 150,000 دەین دەدۆڕێنێ، خەڵکی لەسەر سامیدا هاواریان دەکرد، چونکە نەیان بیست بوو کە تەنانەت فیرعەونیش بتوانێ بە 1000 هەڵدان 150,000 دەین بدۆڕێنێ. هەر کەسێک کە بۆ بینینی پیرەمێردەکە دەڕۆیشت کەمێ مزیان زیوی پێدەبەخشی، بە شێوەیەک کە ناوبانگی قومارکردنەکەی ئەو پیاوە کوێرە بووە هۆی دابینکردنی بژێویکی باش بۆ خۆی. ئەوەندەی کە من بزانم تا ئەو ڕۆژەی کە زیندوو بوو بە ئاسوودەی ژیە و لەوانەیە ئەگەر کاپتا سەرمایەیەکی بدایەتێ کە خۆی سوودی لەوەربگرێ، پیرەمێردەکە بەو شێوەیە بەخۆشی ڕای نەدەبوارد. کاتێک کە شاری ژوپێ کەوتە دەست هوروم هەپەوە، من و کاپتا گەیشتینە ئەوێ. ئەو کاتە من بۆ یەکەمین جار بینیم کە کاتێ سەرکەوتوانی شەڕ دەچنە ناو شارێکی دەوڵەمەندەوە لەوێدا چی دەکەن. کاتێ هوروم هەب شاری ژوپەی گەمارۆدا لە ڕۆژەکانی دواییدا بەر لە خۆ بەدەستەوەدانی ئەو جێگەیە خەڵکی لە دژی هاتی هەڵسان بۆ ڕزگارکردنی خۆیان فیداکاری کرد. بەڵام هوروم هەب بە بەهانەی ئەوەی کە شۆڕشی هەر شارێک لە کاتێکدا دەستی پێکردووە کە هیچ سوودێکی بۆ سوپای میسر نەبووە، ڕازی نەبوو کە ئەو شارە لە تاڵانکردن ببەخشێ. پاش ماوەی 2 هەفتە سەربازانی هوروم هەب شارەکەیان ڕوتاندەوە و کاپتا توانی لەم 2 هەفتەیەدا دەوڵەمەند ببێ، چونکە سەربازانی هوروم هەب چارەیان نەبوو جگەلەوەی کە کەلوپەلە تاڵان کراوەکان تەنها بە کاپتا و کرێکارەکانی بفرۆشن، لەبری ئەوە ئاوی جۆ و شەرابی لێ بکڕنەوە. کاپتا فەرشی گرانبەها و سەکۆیدار و مێزی نایە بوو، بتی خواکانی تەقریبەن بە خۆڕایی دەکڕی. سەربازەکان کە هەر یەکێکان کۆمەڵی ئەسیریان هەبوو، هەر سەریانیەک بە نرخی 2 حەڵقە مز ئەیان فرۆشتە کاپتا، چونکە کڕیارێکی تر نەبوو بەپێی ئەو مافە کە هوروم هەب دابوویە کاپتا هیچ کەسی تر نەیەتوانی کەلوپەلە تاڵانیەکان لەگەڵ بەندە و کەنیزەکان بکڕێتەوە. لەو شارەدا بوو کە من بینیم هیچ دڕندەیەک بەرامبەر بە مرۆڤ ترسناکتر و دڕندانەتر لە خودی مرۆڤ نییە. کاتێک کە دەستەیەک مرۆڤ بەسەر دەستەیەکی تردا زاڵ دەبن، بە جۆرێک لەگەڵ ژێردەستەکاندا ڕەفتار دەکەن. کادڕندەکانی ناوچەکانی باشووری میسریش لەگەڵ گیانداری دارستانەکانی خۆیاندا بەو جۆرە هەڵسوکەوت ناکەن، چونکە دڕندە کاتێک کە تێر بوو ئیترکاری بە گیانلەوەرانی دارستان نییە مەگەر برسی بێ. بەڵام ئەم گیانلەوەرەی کە ناوی مرۆڤە
هەرگیز تێر نابێ ئەگەر هەموو دەوڵەمەندی سووریا و بابل و میسریشی بدەیتێ. هێشتا خەڵکی دەکوژێ و خان و وێران دەکا بۆ ئەوەی بتوانێ سامانێکی زیاتری دەست بکەوێ و کاتێک کە بۆی دەردەکەوێ ناتوانێ شتێک لە خەڵکی بسەنێ کە دەوڵەمەندیەکەی پێزیاد بکە. لە تووڕەییدا خەڵکی دەکوژێ کە بۆچی سوودیان نییە نابنە هۆی زیاتر دەوڵەمەند بوونی. من ڕوانیم کە لە ژوپێدا سەربازانی میسر خانوەکانیان ئاگر تێبەرەدا بۆ ئەوەی لە ڕووناکی ئەو ئاگرەدا شەوانە بتوانن شەراب بنۆشنەوە خۆیان سەرگەرم بکەن. من بینیم کاتێک کە سەربازەکان دار و نەداری بازرگانەکانیان تاڵان کردووە دوای خۆیان ئەشکەنجادا کە بڵێن زێڕوزی وە پەنهانیەکانی خۆیان لەکوێ شاردۆتەوە. من بینیم سەربازانی میسر لە چوارڕیانێکدا دەوەستان و هەر کەسێک بەوێدا تێپەڕیایە چ ژن چ پیا و چ مناڵ و چ بە ساڵاچوو هەمویان دەکوشت. ئەمرازی نیشانەنانەوەی کەواندار و تیرهاوێژە میسریەکان ژن و پیا و مناڵانی شاری ژوپێ بوون. من وام دەزانی کە ئەو دیمەنانەی لە شاری تەبەزدا لە کاتی جەنگی خواکاندا بینی بوو من بە ترسناکترین دیمەن لە قەڵەمە درێن کە من لە هەموو سەردەمی ژیانمدا بینی بێت من. بەڵام کاتێ کە تاوانکاریەکانی سەربازانی هوروم هەپم لە شاری ژوپێدا بینی زانیم کە کارەساتەکانی شاری تەبەس لە چاو ئەوەوە لەگاڵتەکردن و یاری دەچوو. لە تەبەزدا هەرچۆنێ بێ کە هەردوو لایەنی لایەنگری ئامون و ئاتونی میسری بوون هەندێک جار بەزەییان بە ژن و مناڵەکاندا دەهاتەوە و هەمویان وەکو ژن و مناڵەکەی من نەدەکوشت. بەڵام سەربازانی هورومهەب لە ژوپێدا مناڵیشی لە خۆرەشیان دەکوشت. هورومهەپیش ئەوانی بە تەواوی ئازاد کردەبوو ڕێگەی لێ نەدەکردن. من واز دەکەم کە ڕەشەکوژی و تاڵانی سەربازانی هورومهەب لە شاری ژوپێدا فەرامۆش ناکرێ. لەم قەتڵ و ئام و تاڵانکاریە بێوێنەیەدا سەربازەکان لەزەتی دەستکەوتنی دەوڵەمەندیان چەشت. من دەتوانم بڵێم کە هورومهەب بانقەس سەربازەکانی لەو شارەدا بەڕەڵا کرد بۆ ئەوەی وابزانن کە تاڵانی ماڵی خەڵکی و بەدیلگرتنی ژن و مناڵە بێتاوانەکان چەند بەلەزەتە و لە ئایندەدا بۆ دەستکەوتنی ئەو جۆرە چێژوەرگرتنە بەرەو پیری هەموو جۆرە مەترسیەک ببنەوە. هەرواشی لێهات لە دوای کۆتایی هاتنی جەنگی ژوپێ کاتێک کە هورومهەب هەوڵیدا شارەکانی تری سووریا بگرێتەوە سەربازەکانی ئەو بۆ بەدەستێنانی شەراب و ژن و زێر ترسیان لە هیچ مەترسیەک نەبوو. پێشوازیان لە مردن دەکرد. یەکێک لەو شتانی کە سەربازانی میسری والێ کرد تێ بکۆشن یان بمرن ئەوە بوو کە دەیانزانی سەربازەکانی ئازیرۆ ئەسیر ناهێڵنەوە. هەر سەربازێکی میسری خۆی تەسلیمی ئەوان بکە بە زیندوی کەوڵی دەکەن. بەهانەکەیان ئەوە دەبێ کە ئەو سەربازە وەکو هەموو سەربازە میسریەکانی تر بەشداری لە قەتڵ و ئام و تاڵانی شارەکانی سووریادا کردووە. کاتێک کە هەواڵی قەتڵ و ئام و تاڵانی شاری ژوپێ گەیشتە شارەکانی تری سووریا چەند شارێک لە ترسی گیانی خۆیان ڕاپەڕین و هێزەکانی هاتیان لە شاروە دەرنا. کە هورومهەب گەیشت دەروازەی شارەکەیان بەڕوودا کردەوە. من لەبارەی تاوانکاری سەربازەکانی میسر
لە سووریادا چیتر نادوێم، چونکە هەر کاتێ کە بیر لەو دڕندایە تێدەکەمەوە لە تاو پەژارە دڵم لە نێو سینەمدا وەکو بەردێک قورس دەبێ، دەستەکانم دەلەرزن، ناتوانم ئەم وێنانە لەسەر پاپیرۆز بکێشم. هەر ئەوەندە ئاڵێم کە بەر لەوەی هۆرم هەب بچێتە نێو شاری ژوپێوە، لەو شارەدا جگە لە مناڵان کە نەژمێردرا بوون 20,000 کەسی تێدا دەژیا، بەڵام کاتێک هۆرم هەب لەو شارە ڕۆیشت تەنها 300 کەسی تیامایەوە. شەڕەکانی تری کە هۆرم هەب لە سووریادا کردی هەمویان وەکو شەڕەکەی شاری ژوپێ بوون. من کە بە ناوی پزیشکەوە لەگەڵ سوپای هۆرم هەبدا بووم، بریندارەکانم چارەسەر دەکرد توانیم ببینم کە جۆری مرۆڤ چۆن دەبێتە گەورەترین نەخۆشی بۆ هاوچەشنەکانی خۆی. شەڕی سووریا ماوەی 3 ساڵی خایەن. هۆرم هەب چەند جار سوپای ئازیرۆ و هاتی تێکشکان، ئەگەرچی 2 جار گالیسکەکانی هاتی هێزەکەی هۆرم هەپیان هەڵخەڵەتاند و گەمارۆیاندا، بەڵام ئەو توانی خۆی بگەیەنێتە پەناشاری غەزە و سوپاکەی خۆی لە نەناوچوون بپارێزێ. لەبەر ئەوەی کە هۆرم هەب بەردەوام پەیوەندی دەریایی خۆی لەگەڵ میسردا دەپاراست، هەموو جارێ دەیتوانی داوای هێزی فریاکەوتن لە میسر بکە، لە شوورەکە دەربچێت و درێژە بە شەڕ بدا. بەهۆی ئەم جەنگە 3 ساڵەیەوە شارەکانی سووریا کاول بوون و خەڵک لە هیچ جێگەیەکدا ئاسایشیان نەبوو. شار و گوندەکانیان بەجێ دەهێشت و پەنایان بۆ شاخەکان دەبرد، مەگەر لەو شارانەی کە کەوتوو بۆ دەست میسرەوە، چونکە لەو جێگایانی کە کەوتوو بۆ دەست میسرەوە خەڵکی ئاسایش و ئازادیان هەبوو، دەیانتوانی کوشت و کاڵ و بازرگانی بکەن. بەڵام هەروەکو چۆن شارەکانی سووریا بۆهۆی ئەو شەڕە 3 ساڵەیەوە وێران ببوو، شار و گوندەکانی میسریش لە ماوەی ئەم 3 ساڵەدا لە خەڵکی چۆڵ ببوو. بە درێژایی هەردوو بەری وشکانی نیل شار و ئاوەدانیەک نەبوو کە تیایدا ماڵەکان یەکیان چەند پیاوێکی خۆیان لە شەڕی سووریادا لەدەست نەدابێ. بەڵام هۆرم هەب دەیوت ئەم فیداکاریانە لە ڕێگەی گەورەی میسر و وڵاتی خاوەن خاکی ڕەش گەورەتر دەکاتەوە. لەم 3 ساڵەدا کە هۆرم هەب بەردەوام لە سووریادا دەجەنگا، من هەمیشە لەگەڵ سەربازەکانیدا بووم، بریندارەکانم چارەسەر دەکرد. ئەگەرچی لە ڕووی پزیشکی و نەشتەرگەریەوە فێری ئەزمموی نوێ بووم، بەڵام پشتم چەمیەوە و لۆسکەوتە دەم و چاوم. ئەوەندە کارەساتی ترسناک و تاوانکاریم بە چاوەکانی خۆم بینی کە نەرمونیانی و وێژەی هزرم بەرەو نەمان چوو. منیش وەکو پزیشکە پیرەکان بە تووڕەییەوە دەدوام و بە پێچەوانەی سەردەمی گەنجێتی لەگەڵ نەخۆش و بریندارەکاندا میهرەبانیم نەدەکرد. لە ساڵی 3یەمی شەڕەکەدا نەخۆشی تاعون لە سووریادا بڵاو بووە. هۆکەشی ئەوە بوو کە تاعون زیاتر لە دوای شەڕە درێژخایەنەکاندا دروست دەبێ، چونکە لاشەکانی کۆمەڵێ مرۆڤ لە یەک جێگەدا کۆ دەبەوە، نەیان دەتوانی ئەو لاشانە مۆمیا بکەن و بیان نێشن، ویان بەبێ مۆمیاکردنیش لە ژێر خاکدا بیان شارنەوە. تەرمی ئەو مرۆڤانە لە هەمان جێگەدا پەرت و بڵاو دەبوو و دەبۆ هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی تاعون کە نەخۆشیەکی ساریە. خۆشەویستان، تا لە سپەی شەو لە حەڵقەی 51ەم شەوێک لەگەڵ پیاوێکی شکست خواردوودا بە ئێوەی خۆشەویست شاد دەبینەوە. بەخواتان ئەسپێرین.